ئەمانە پاشماوەی ئەو چەکانن کە حکوومەتەکانی پێشووی عێراق گەلی کوردیان پێ جینۆساید کرد. ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور لە بەرچاوگرتنی هەست و سۆزی کە سوکاری قوربانیانی جینۆسایدی گەلی کورد چەند حاڵەتێکی ستایشکردنی دوژمنانی گەلی کورد دەبینرێت. ئەو حاڵەتانەش نیگەرانی کە سوکاری شەیدانی هەڵەبجە و پێشمەرگە دێرینەکان و هاوڵاتیانی لێکەوتوێتەوە. ئەوان دژ بە ستایشکردنی حیزبی باسی ڕووخاو سکاڵا تۆمار دەکەن بەرامبەر هەر کەسێک لە شکۆ و پیرۆزیەکانی نیشتیمان کەم کاتەوە. خاوەنی هەشت شەیدی کە شەیدانی کیمابارانی هەڵەبجەم لە ڕاستی ینی شتێکی زۆر ناشرینە، چونکە تۆ کە سوکارێ بە کەسێک کوشتی بێتی کەسێ ژەری کیمیایی کردوێ بەسەریا تۆ بچی پیاە هەڵبەی ئەمە جێ قوبوڵکردن نییە. من زۆر نیگەرانم وەکو بنەماڵەکەم بەڕاستی پێم قوبوڵ نییە. من تقریبان 42 ساڵە پێشمەگەیەکێتی بووم، خەباتم کردووە بۆ کوردستانم کردووە. ڕاستە پێشمەگەیەکێتی بووم بۆ کوردستانم کردووە، بۆ سەربەرزی کوردستانم کردووە، بۆ پیرۆزەکانی کوردستان خەباتم کردووە. وەک قوبوڵ ناگەین، وەک ڕێخستنی دێرین، وەک پێشمەگەی دێرین، وەک خەڵکی ئەم شارە کەس بە یاری بە پیرۆزەکانمان بکە و سوکایەتی بە شارەکەم بکە. ئێمە بین کە موچە نییە کە قوتی خەڵک کەمە ئێستا بین ئەوانەی کە ئێمەیان تووشی کیمیاباران و جینۆساید و ئەنفال و ئەوانە کردووە پیرۆزیانکەین لە بەرامبەر نەبوونی موچە. بێڕێزیکردن و دەستبردن بۆ بەها پیرۆزیەکانی نەتەوە و نیشتیمان و ئەڵاو خاک ئەگاتە ئەوەی کەونەوەکانی دوای خۆمان وەلا و بەلا و وەفیان بۆ خاک و ئاڵانەوە نیشتیمان نەبێ. ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێگری لەم جۆرە کارانە بکات، لەم جۆرە وشە و لەم جۆرە بڵاوکردنەوەی ڤیدۆیانە کە بەو شێوازەی کە کۆمەلگا بەرەو ئاخارێکی زۆر خراپ و ناتەندروستە با وای لێت شۆڕشەکانی کوردی ڕێز و حرمەت و جێگەیان لە ناو کۆمەلگەی کوردەواریان نابێتەوە بۆیە ئەبێ هەر هەمومان بەری لێ بگرین بە دەرەجەی یەکەم ئەرکی سەرشانی حکوومەتە. حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی شەیدان و خەبات و قوربانیدانی گەلی کووردا پێویستە و حکوومەتە لە ڕێگای یاسایەکی تایبەتەوە کار بکات بۆ قەدەغەکردنی هەر جۆرە پیرۆزکردنێکی دوژمنانی گەلی کورد بکەرانی ڕوبەڕووی تونترین سزای یاسایی بکاتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.